سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش قەیرانێک ناڵێ خوددا حافیز دانەیەکتر ئەڵێ سەلام عەلەیکم ئەوەی لە پشتی منەوەیە سەرەی بنزینە ئەو بنزینەی کە دەوترێت بنزینی پاڵپشتی کراوە بە نرخی 750 دینار کە هێشتا زۆر گرانە بۆ هەرێمی کوردستانێک کە وەکو دەوترێت لەسەر دەریایەک نەوتە بەڵام بنزینی بازرگانی ئێستا کە گەیشتۆتە 1050 دینار ئیتر لە توانای گیرفانی خەڵکان نەماوە بتوانێت بنزینە بکڕێت بە بنزینی محەسەن و سۆپەریش هەرواز دەبێنە کە 1400 دینار و 1250 دینارە ئەم سەرە دوور و درێژە تاقەت فروکێنەی کە ئێستا دەیبینن بەرەنجامی حکومڕانیەکی سێدەیەیە کە هەرێمی کوردستانی کە ئێستا پێدا تێدەپەڕێت و ئەو دەسەڵاتەی کە بەردەوام باز لە گۆڕانکاری و چاکسازی دەکات ئەمە ئەو گۆڕانکاری و چاکسازیەیە کە ئێستا دەیبینن لە وێنەکانە کە خەڵکێکی زۆر بەم گەرمایە هاتون بۆ وەرگرتنی سەرەی بنزینی 750 دیناری کە هێشتا نرخەکەی زۆر گرانە زۆربەی ئەمانەی لەم سەرەیان کاسبکارن هاوڵاتین کە زۆربیان تەکسیان پێیەکە ناتوانن بژێوی ڕۆژانیان دەربێنن و بژێوی ئەو ڕۆژانێکی کە دەری دێنن دەبێت بەشێکی زۆری بنەوە لەو بنزینەی کە دەیسووتێنن بەردەوام یعنی لەگەڵ زۆرێک لەو خاون تەکسیانە قسەم کردووە باز لەوە دەکەن کە لە ناچاریە دەین ئەو بنزینە تێیەکەین چونکە ناتوانین بنزینی تر بکڕین ئەگەر توانای کڕینی بنزینیان هەبێت لە سەرەیەکی دوور و درێژە ناوەستن کە زۆربیان ئیش و کار لە خۆیان دەکەن دەبێت بێن لەو سەرەدا بوەستن چەند کاتژمێرێک تاوەکو چەند لیترێک بنزینیان دەست دەکەوێت جا ینی ئەم دیمەنانەی کە ئێستا هەیە وەکو باسم کرد گلەیی زۆر ناڕەحەتی زۆر بێتاقەتی زۆری هاوڵاتیانی بەدای خۆدا هێناوەتەوە لەم چوارچێوێدا هەر سێ فراکسیۆنی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی ڕەوتی هەڵوێست بەیاننامەیەکی تونیان دەرکردووە لەسەر حکومەتی کارباڕێکەری هەرێمی کوردستان باز لەوە دەکەن کە ئەمە ئیتر قبوڵ ناکەن ئەم بنزینە بەم جۆرە گران بێت و دەبێت بنزینی پاڵپشتی کراوە بێ بە نرخی 450 دینار وەکوی عێراق و بە نرخێکی هەرزان بدرێن یەکێک لەوانە بازەوە دەکەن کە چیتر نابێت ناشەفافیەت لە داهاتی نەوت و سوتەمەنی هەبێت دەبێت نەوت و سوتەمەنی بە شێوەیەکی شەفافانە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدرێت چونکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان شانی ئەم بێڕێزیێنین کە دەبێت لە سەرەدا بوەستن بۆ سوتەمەنی بۆ بنزین کە کاتژمێرێکی زۆر دەبێت تا چەند لترێک بنزین وەردەگرن وەڵڵی من ئەچتە سەر لەواتی یەکەی نازان چاکە خراپە بەسە ماڵی حکومیەکە لێ باشترە لەبەر گرانیەکەشی بێگومان دەتوانی تێ بکەی 1050 زۆر سوادەکەی نییە ڕۆی تو تێی تۆ کابراژێ نەفەرەکەژێ بۆچی 4000 بۆچی 3000 ئێتۆ لێرە بنزینەکە گرانە بنزین لە هین 1050 تیەکەی 1000 تیەکەی زۆرە لێرە 75 باشترە ئەنجایەکەی بازرگانیە تۆ توانی تێ ناوەڵە گرانە بەوەنی گرانی نرخەکەەوە ناتوانانی چەندێکە لە سەراوەستا هەڵی تەقریبە ناوانی ساعتە بێت هەموو ڕۆژێ میستیحامە هەیە لێرە وەڵام من هەموو ڕۆژێ نایە بە تاکید ئەی بانزیخانەکە زۆر گران هەراواگەی تەواو بێ بەڕاستی بانزینەکەیشیان بەرگەی هیچ ناگری هاوڵاتیان وای لێ دەخوێنەوە کە هەرێمی کوردستان وڵاتێکی بەرەمێنەری نەوت و سوتەمەنی ئەسڵەن هەر نەبێت وڵاتێکی بەکاربەر بێت وە لە وڵاتانی ترەوە بنزین و سوتەمەنی هاوردەی هەرێم کرا کە بەم جۆرە گرانە یعنی زۆر جار کە بازنی گرانەکرێ پاساوی کەمبوونەی سوتەمەنی و بەرزبوونەوەی نرخی دۆلارە بەڵام